کۆریای باکوور و کۆریای باشوور پێشتر یەک وڵات بوون بە ناوی کۆریا، بەڵام دوای دووەم جەنگی جیهانی دابەشکرا کە تا ئێستاشی لەگەڵدا بێت. خەونی گەلی هەردوو پارچەکەیە بەوەی ڕۆژێک بێت یەک بگرنەوە و لەژێر یەک ئاڵادا بژین. بەڵام پێ ناچێت بەدی هێنانی خەونەکە هێندا ئاسان بێت، چونکە دەیان ساڵە کۆریای باکوور و کۆریای باشوور لە حاڵەتی جەنگدان و تەنیا ئاگربەز لە نێوانیان ڕاگەیەندراوە کە هەندێک جار نزیک دەبنەوە لە دەستپێکردنەوەی شەڕ و پێکادان. بەپێی بەڵگەی شوێنەواری و مێژوویەکان نیمچە دوورگەی کۆریا لە چاخی بەردینی نوێ و چاخی بڕۆنزیەوە ژمارەیەک گەلوونەتەوە تیایدا ژیاون. یەکێک لەوانە گەلی تۆنگۆ سیج بوو کە لە ناوچەی سیبریا و منشوریاوە ڕویان لە نیمچە دوورگەی کۆریا کردبوو. لە چاخەکانی دواتردا چەند دەوڵەتێکی خێڵەکی دەرکەوتن کە بۆ ژمارەیەک هەرێمی نەتەوەیی دابەش بووبوون. ئەوانیش چینان و ماهان و بیهانهان بوون و لەژێر چەتری یەک دەوڵەتدا بوون. بەڵام ساڵی 676 زاینی هێزەکانی چین توانیان دەست بگرن بەسەر ئەو دەوڵەتە و دواتریش بە هەمان شێوە ڕوبەڕووی داگیرکاری تری بیانی بووە. ساڵی 1592 ژاپۆن نیمچە دوورگەی کۆریای داگیر کرد، بەڵام کەشتی گەلە دەریایەکانی کۆریا توانیان کەناراوەکان بپارێزن و ژاپۆنیەکان ناچاری کشانەوە بکەن. لە نێوان ساڵانی 1894 و 1895دا شکستی چین لە بەرامبەر ژاپۆن وای کرد هێزە ژاپۆنیەکان لە بەشێکی گرنگ و استراتیژی کۆریا بمێننەوە. دوای 10 ساڵیش واتە ساڵی 1905 ژاپۆن لە جەنگێکدا رووسیای بەزاند و نیمچە دوورگەی کۆریایان داگیر کرد. لەگەڵیشیدا ژاپۆن وەک زلهێزێک لە ناوچەکە و جیهان دەرکەوت و تا ساڵی 1945 تیای دامایەوە. جۆزیف ستالین لە شوباتی 1945 و لە چوارچێوەی ڕێکەوتنامەی یاڵتا داوای پێکێنانی چەند ناوچەیەکی جیاکەرەوەی کردبوو لە ئاسیا و ئەوروپا. بەڵێنیشیدا دوای 2 بۆ 3 هەفتە لە ڕادەستبوونی ئەڵمانیا لە جەنگی جیهانی دووەم جەنگ دژ بە ژاپۆن بەرپا بکات. ستالین بەڵێنەکانی خۆی هێنایەدی و لە مانگی ئابی 1945 جەنگی دژ بە ئیمبراتۆرێتی ژاپۆن ڕاگەیاند و بە هێرشکردنە سەر بەشی باکووری نیمچە دوورگەی کۆریا دەستی پێکرد. بەپێی ئەو ڕێکەوتنێشکە لە نێوان مۆسکۆ و واشنگتۆندا هەبوو پێشڕەوی هێزەکانی یەکێتی سۆڤێت لە هێڵیپانی 38 ڕاگیرا. بەو پێی سوپای ئەمریکا لە خوارەوەی ئەو هێڵە جێگیر بوون. ساڵی 1945 لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم و لە چوارچێوەی هەوڵە بەپەلەکان بۆ داماڵینی چەکی ژاپۆنی هەردوو وڵاتی زلهێز ڕێکەوتن بۆ ماوەی تەنیا 4 ساڵ کاروباری وڵاتەکە بەڕێوە ببەن و دواتر هەردوو لایەن لێ دەرچن. لانی کەم بە دیدی ئەمریکا ئەو دابەشکردنە جوگرافیەیە کاتی بوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا یەکێتی سۆڤێت دابەشبوونەکەی کردا سیاسی. هەرچۆنێک بێت بەهۆی سەرقاڵبوونیان بە جەنگی سارد و زیادکردنی هەژمونیانەوە هیچ کام لە هەردوو لایەن نەیتوانی لەسەر شێوازێک ڕێبکەون ببێتە پێکێنانی کۆریایەکی یەکگرتو. هەروەها ئەمریکا و یەکێتی سۆڤێت لەو کاتەدا هیچ کامیان ئامادە نەبوون دەستبەرداری ئەو بەشەی کۆریا بن کە لە ژێر کۆنتڕۆڵیاندایە، چونکە هەریەکەی ترسی ئەوەی هەبوو ئەگەر هەنگاوێکی لەو چەشنە بنێت ئەوە تەواوی خاکی نیمچە دوورگەی کۆریا دەکەوێتە ژێردەستی ئەوی ترەوە. هەر بۆیە ئاستەنگ بوو کەسیان بەوە قایل ببێت. جگەلەوە ئەو کات کۆریا لە دوای جەنگەکە هیچ حکوومەتێکی نەبوو دەسەڵات بگرێتە دەست. ئەوانش کە داوای دەسەڵاتیان دەکرد زۆربیان لە تاراوگە بوون و بەسەر 2 گروپدا دابەش بوون. یەکەمیان لە شۆڕژگەرە کۆمەنیستە مارکسیەکان پێگاتە بوون کە پابەند بوون بە شەڕکردن دژ بە ژاپۆنیەکان. حکوومەتی چینیش بە شێوەیەکی بەرفراوان کۆمەکی دەکردن و یەکێتی سۆڤێتیش بە شێوەیەکی سنووردار یارمەتی دەدان. یەکێک لەو شۆڕژگەرە کۆمەنیستانە کیم ئیل سۆنگ بوو کە لە رووسیا مەشقی پێکرا بوو، دواتر بووبووە ئەفسەرێک لە سوپای سۆڤێت. لەو ساتەشدا کیم ئیل سۆنگ دەسەڵاتەکانی بەسەر حیزبی کۆمەنیست و پەیکەری ئیداری و هێزە چەکداریەکانی بەشی باکوور زیاتر کردبوو. هەرچی بەشی دووەمیشیانە بزوتنەوەی نەتەوەی کۆریا بوو کە بە هەمان شێوە دژ بە داگیرکاری ژاپۆنیەکان دەجەنگان و بە زانست و پەروەردەی پیشەسازی لە ئەوروپا و ئەمریکا سەرسام بوون. بەو شێوەیە کۆریای باکوور چووە ژێڕکێفی یەکێتی سۆڤێت و کۆریای باشووریش ئەمریکا دەستی بەسەرداگرت. دواتر ئەمریکا پێشنیازی کرد لە ژێر چاودێری نەتۆ یەکگرتووەکاندا هەڵبژاردن لە تەواوی خاکی کۆریا بکرێت، بەڵام یەکێتی سۆڤێت ئەو پێشنیازەی ڕەتکردەوە. ئەنجامەکەشی ئەوە بوو لە هەردوو بەشەکەی کۆریا هەڵبژاردن بەجیا بکرێت کە هەردوو هەڵبژاردنەکە لە ژێر هەڕەشەی چەکی 2 زلهێزەکەی جیهان بوو کە دواتر بوونە 2 پارچە لە خاکی پڕململانەیە.
ساڵی 1948 کۆریای باکوور بووە وڵاتێکی سربەخۆ لە ژێرناوی کۆماری دیموکراتی گەلی کۆریا. لە هەمان کاتیشدا کۆریای باشوور سربەخۆیی خۆی لە ژێرناوی کۆماری کۆریا ڕاگەیاند. بەڵام دۆخەکە هەروە بە ئارامی تێپەڕ نەبوو، چونکە هەریەکە لە کیم ئیل سۆنگ سەرۆکی کۆریای باکوور و سینگمان ڕێ سەرۆکی کۆریای باشوور دەیانویست دەست بەسەر تەواوی خاکی نیمچە دوورگەی کۆریادا بگرن. لەو نێوەندەدا هەریەکەیان هاوپەیمانەکەی خۆی هاندەدا بۆ بەدیهێنانی ئامانجەکەی کە ئەوانیش یەکێتی سۆڤێت و ئەمریکا بوون. لەو کاتەدا یەکێتی سۆڤێت پێیوا بوو ئەمریکا بە هەمان شێوەی جەنگی ناوخۆیی چین مامەڵە دەکات و دەزوەردان ناکات ئەگەر جەنگ لە نێوان هەردوو کۆریاکە بەرپا ببێت. هەر بۆیە هاوکاریەکی سنوورداری کۆریای باکووری کرد لە کاتێکدا چین زۆرترین هاوکاری سەربازی پێشکەش دەکرد. دەرەنجام یەکەم ڕوبەڕووبوونەوەی چەکداری لە نێوان سوپای هەردوو کۆریاکە دەستی پێکرد و هێزە کۆمەنیستەکانی باکوورتوانیان نزیکەی 8,000 هێزی ئەمنی کۆریای باشوور بکوژن و ڕێگە بگرن لە بوونیادنانی هێزێکی بەهێزتیایدا. لە ناوەڕاستی 1950 حکوومەتی پیۆنگیانگ نزیکەی 200,000 چەکداری لە هێزی میلی کۆکردەوە کە زۆربەیان جەنگاوەری دێرین بوون و لە جەنگی ناوخۆیی چین بەشداریان کردبوو. ئەو هێزەیش لە دە گروپی چەکداری پیادە و گروپێکی زیری پۆشی پڕچەک و 30,000 سەربازی یەدەک پێگات بوو لەگەڵ پاڵپشتیەکی هێزی ئاسمانی کە نزیکەی 200 فڕۆکەی جەنگی دەبوون. هەرچی سوپای کۆریای باشووریشە نزیکەی 100,000 سەرباز بوون کە وەک سەربازەکانی کۆریای باکوور بە ئەزمون نەبوون لە شەڕکردندا و تەنانەت هەندێکیان لە بنەڕەتدا سەرباز نەبوون. هەروەها سوپاکە ژمارەیەکی زۆر کەم تانک و زیری پۆشی هەبوو، تەنیا خاوەنی 22 فڕۆکەش بوو. بە پێوەرە سەربازیەکان بە هیچ شێوەیەک دوو سوپاکە هاوسەنگ نەبوون، چونکە سوپای کۆریای باکوور بەهێزتر و پڕچەکتر بوو بە بەراورد بە سوپای کۆریای باشوور. هەر بۆیە ئەنجامی سروشتی جەنگەکە سەرکەوتنی خێرای سوپای کۆریای باکوور بوو لە جەنگەکەدا. هەر ئەوەش بوو کە پاڵینا بە کیم ئیل سۆنگەوە جەنگ دژ بە کۆریای باشوور ڕابگەێنێت بۆ لکاندنەوەی بەشی باشوور بە باکوورەوە. بۆ ئەو مەبەستەش لە 25 تەمووزی 1950 یەکەم ئۆپراسیۆنی سەربازی لە کاتی جەنگی ساردا بەرپا بوو، کاتێک 75,000 سەربازی کۆریای باکوور بە پاڵپشتی ئاشکرای یەکێتی سۆڤێت هێڵی پانی 38یان بەزان کە هێڵی جیاکەرەوەی نێوان هەردوو دەوڵەتەکە بوو. ئەو ڕێکەوتەش بە ڕۆژی فەرمی دەستپێکردنی جەنگی نێوان کۆریای باکوور و کۆریای باشوور ناو دەبرێت. دوای تەنها 3 ڕۆژ سوپای کۆریای باکوور چووە ناو قۆڵای خاکی کۆریای باشوور، سیئۆلی پایتەختیش کەوتە ژێردەستی چەکدارە کۆمەنیستەکانی باکوورەوە. ئەوە لە کاتێکدایە پێگەی جوگرافی شاری سیئۆل ئێستاشی لەگەڵدا بێت پێگەیەکی نەگونجاو و مەترسیداری هەیە، بۆ پێی دەکەوێتە نزیک هێڵی پانی 38ەوە، واتە لە سنووری خاکی کۆریای باکوور زۆر نزیکە. هەر ئەوە ژوای کردبوو زوو کۆنتڕۆڵ بێت. دوای سەرکەوتنی پیۆنگیانگ لەو شەڕەدا ئەمریکا خۆی لە نێوان دوو ئاگردا بینیەوە. یەکەمیان ئاگری ئەوەی دەزوەردان لە جەنگەکە بکات و بەرەیەکی جەنگی ڕاستەوخۆ لەگەڵ یەکێتی سۆڤێت بکاتەوە کە بەلای واشنتۆنەوە زۆر پێویست نەبوو، چونکە کۆریای باشوور بۆ ئەمریکا پێگەیەکی گرنگی ئەوتۆی نییە. دووەم ئاگریشیان پشتگوێخستنی جەنگەکە بێت و بەهۆیەوە تەواوی خاکی کۆریا بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی و بەهۆیەوە تەواوی خاکی کۆریا بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی کۆمەنیستەکان و بەرژەوەندیەکانی لە ژاپۆن بکەوێتە مەترسیەوە. جگەلەوەش هاوپەیمانەکانی تری ئەمریکا دەکەونە گومانەوە لە توانای ئەمریکا وەک یەکەنجەم سەری زلهێزی جیهان و بەهۆیەوە واشنتۆن متمانەیان لە دەستدەدات. لە هەمووی گرنگتریش ئەوە بوو لەو کاتەدا گەلی ئەمریکا دژ بە دەزوەردانی ئەمریکا نەبوون لە جەنگەکە، چونکە هێشتا بە سەرکەوتنی وڵاتەکەیان لە جەنگی جیهانیدا کاریگەر بوون و پێیان وابوو سوپای ئەمریکا بچێتە هەر جەنگێکەوە دەیباتەوە. دەرەنجام لە مانگی ئابی 1950 هاری ترومان سەرۆکی ئەمریکا ڕەزامەندی کۆنگرێسی بەدەستهێنا بۆ تەرخانکردنی بڕی 12 ملیار دۆلار لە ئۆپراسیۆنی سەربازی کۆریا. لە نێو دروستبوونی ئاڵۆزی و بێسەروبەرەی لە ناو سوپای کۆریای باشوور و هەڵاتنی سەربازەکانی لە ڕوبەڕووبوونەوە دەستبەجێ ئەمریکا دەزوەردانی کرد و ژمارەیەک وڵاتی ئەندام لە نەتۆ یەکگرتوەکانیش لەگەڵیدا چوونە جەنگەکەوە بۆ پێی دژ بە هێزی کۆمەنیستی جیهانیە و هێمایەکیشە بۆ ململانەی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و خێر و شەڕەنگێزی. لەو چوارچێوەدا هێزەکان لە ژاپۆن جوڵەیان پێکرا تا ڕێگە لە پێشڕەوەکانی سوپای کۆریای باکوور بگرن. لە یەکەم ڕوبڕووبوونەوەیشیان لەگەڵ ئەو هێزانە
سوپای ئەمریکا لە جەنگی تووسان تاڵی یەکەم شکستی لەو جەنگە چێشت و 150 سەربازی کوژران و بەدیلگیران. لەو کاتەدا هێزەکانی باکوور زۆربەی خاکی نیمچە دوورگەی کۆریا لە ژێردەستیاندا بوو. ئەوەش کە مابووە ڕووبەرێکی زۆر بچووکی باشووری ڕۆژهەڵاتی بوو کە تایدا فەرماندەی فڕەڕەگەزینەتەوە یەکگرتوەکان کە بۆ پشگیری کۆریای باشوور پێکێنرا بوو لەگەڵ سوپای کۆریای باشوور و سوپای ئەمریکاوێکێکی سەربازی بەریتانی تایدا جێگیر بوون کە گرنگترینیان بەندەری استراتیژی پۆسان بوو. ئەمریکا بۆ داگرتنی سەرباز و کەلوپەلی سەربازی بەکاری دەهێنا. ئەوەش یەکەم جار بوو لە مێژوودانەتەوە یەکگرتوەکان بڕیار لەسەر جوڵاندنی هێز بدات. لەو نێوەندەدا سوپای کۆریای باکوور هەوڵیدا ئەو ڕووبەرێش بەبەنداوەکەیەوە کۆنتڕۆڵ بکات، بەڵام ئەمریکیەکان بە سەختی بەرگریان لێکرد. جەنگی پۆسان نزیکەی مانگێکی خایەند و تایدا سوپای باکوور نزیکەی 1/3 سەرباز و چەک و کەلوپەلە سەربازیەکانی لەدەستدا. ئەمریکا توانی لە شەڕەکەدا کۆنتڕۆڵی ئاسمان و دەریا بکات و سوپاکەی کۆریای باکوور لە ژێر ڕەحمەتی بردومانی فڕۆکە جەنگیەکان و کەشتیگەلی سەربازی ئەمریکادا بوو. وێڕای ئەوەش کۆریای باکوور ویستی هێرشێکی تر بکاتە سەر بەندەری پۆسان کە ئەمریکیەکان و هاوپەیمانەکانی هێزێکی زەبەلاحیان تیادا جێگیر کردبوو. بەڵام بردومانە ئاسمانیەکان کە هاوشێوەی بردومانەکانی جەنگی جیهانی دووەم بوو بگرە زیاتریش سوپای کۆریای باکووری پەرش و بڵاو پێکرد و بۆ دووەم جار شکستیان هێنا. ڕۆژ لە دوای ڕۆژ تەرازوی هێز بەلای ئەمریکادا دەشکایەوە و زیانە گیانەکانی سوپای کۆریای باکووریش ڕووی لە زیاد بوون دەکرد. لەگەڵ ئەوەشدا سوپای کۆریای باکوور پشگیری سەربازی بەدەستگەیشت بۆ دەستپێکردنی هێرشێکی نوێ و لە ئامادەباشیدا بوو. لە هەمان کاتیشدا سەرۆکەکەیان کیم ئیل سۆنگ فەرمانی ڕاگررتنی جەنگیدا لە مانگی ئەیلولدا. هەرچۆنێک بێت سوپای کۆریای باکوور هێرشەکەی دەست پێ کرد کە بە ناوی ئەکتۆنگی گەورە ناسرااو بوو. هێرشەکە زۆر تونند و بەهێز بوو. هەموو هەوڵێکی سوپاکە ئەوە بوو لە ماوەیەکی کووردا ئەنجامی جەنگەکە لە بەرژەوەندی خۆیان یەکلایی بکەنەوە و ئەو ناوچە بچووکەش کۆنتڕۆڵ بکەن کە لە ژێردەستی ئەمریکا و هێزەکەی نەتەوە یەکگرتوەکاندایە. بەڵام ئەو ئاواتی کۆمەنیستەکانی باکوور بوو بە هەڵم چونکە بەتوندی وەڵام درایەوە و تەنانەت هێزەکەی ئەمریکا بەرەو ناوچەکانی باکوور پێشڕەوی کرد تا لە 25 مانگی ئەیلول چووە شاری سیئۆل پایتەختی کۆریای باشوورەوە. لەوێ شەڕی کۆڵان بە کۆڵانی تیادا کرد تا کۆنتڕۆڵی کرد. وێڕای ئەوەی وەک قەڵایەکی بەهێز لەلایەن سوپای کۆریای باکوورەوە پارێزراو بوو. دوای ئەو شکستە یەک لە دوایەکانی بە کۆریای باکوور گەیشت و ئەو پێشڕەویانش کە ئەمریکا بەدەستی هێنا هەڵمەتی ڕەشەکوژی دەستی پێکرد کە پۆلیسی کۆریای باشوور و ژمارەیەک میلیشیای چەکداری ئەنجامیاندا و تیایدا ئەو هاوڵاتیانی کۆریای باشووریان دەکوشت کە هەڵگری بیری کۆمەنیزمن یان هاوسۆزی کۆمەنیستەکانی باکوورن. 29 مانگی ئەیلول حکوومەتە هەڵاتوەکەی کۆریای باشوور گەڕایەوە شاری سیئۆل و هێزەکانیشیان بە پاڵپشتی ئەمریکا پێشڕەوی زیاتریان کرد تا گەشتە ئەو دیوهێڵی پانی 38 لە ناو خاکی کۆریای باکوور. بەڵام لەو ساتەدا حکوومەتی چین هۆشداری داهەیە ئەمریکا کە ئەگەر ئەو هێڵە تێپەڕێنێت بڕیاری جەنگ ڕادەگەیەنێت و دەبێت پاشەکشە بکات. لەگەڵ ئەوەشدانەتەوە یەکگرتوەکان بایەخی بە هۆشداریەکانی پەکین نەدا و ڕێگەی بە سوپای ئەمریکادا ئەو هێڵە تێپەڕێنێت تا لە دوای ژمارەیەک ئۆپراسیۆنی سەربازی بەهێز لە 19 مانگی تشرینی یەکەمدا فەرماندەیی نێتەوە یەکگرتوەکان و سوپای ئەمریکا گەشتە شاری پیۆنگیانگ پایتەختی کۆریای باکوور. بەوەش دۆخەکە گەشتە ئاسێکی مەترسیدار چونکە ئەمریکا نزیک بوو لەوەی کۆنتڕۆڵی تەواوی خاکی نیمچە دوورگەی کۆریا بکات. لەو کاتەدا جۆزیف ستالین سەرۆکی یەکێتی سۆڤێت ڕاشکاوانە ڕایگەیاندبوو نایەوێت سوپاکەی بباتە کۆریای باکوورەوە، بەڵام داوە لە چین دەکات ئەو کارە بکات و یارمەتی سوپای کۆریای باکووریش دەدات لە کاتی پێویستدا. ستالین فەرمانی توندی دابوو بە سوپاکەی کە بە هیچ شێوەیەک ڕاستەوخۆ ڕوبەڕووی سوپای ئەمریکا نەبنەوە، چونکە باش دەیزانی شەڕکردن لەگەڵ ئەمریکا نەوەک دەرەنجامی کارەساتباری لەسەر هەردوو وڵات دەبێت، بەڵکو لەسەر تەواوی گەلانی جیهان دەبێت. بەو پێی ئەمریکاویکێتی سۆڤێت جگەلەوەی دوو هێزی زەبەلاح بوون خاوەنی چەکی ئەتۆمیش بوون. ئەوەش ئەوە دەگەیەنێت لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆدا بێشک هەردوو لاپەنا بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆم دەبن و ڕەنگە بەهۆیەوە ژیانی مرۆڤایەتی لەسەر زەوی کۆتایی بێت. هاوکات ماوت سی تۆنگ سەرۆکی چین شەژیەکەی سەربازی کە لە 300,000 سەرباز پێگاتە بوو ڕەوانی خاکی کۆریای باکووری کرد. ئەوەش دوای ئەوەی ستالین بەڵێنی پێدا پشگیری لە یەکە سەربازیەکانی بکات. ئەمریکا پێشبینی ئەوەی نەدەکرد خۆی لە بەردەم هێزێکی زەبەلاحی بەو شێوەی چیندا ببینێتەوە و یەکەم ڕوبەڕووبوونەوەیش کە لە نێوانیاندا ڕوویدا لە جەنگی ئۆنسان بوو. تیایدا سوپای ئەمریکا 1200 سەربازی لەدەستدا.
ئەوەش زۆرترین زیانی ژیانی ئەمریکیەکان بوو لە تەواوی جەنگی کۆریا. دەزوەردانەکەی چین وای کرد هاوسەنگی هێز لە نێوان هەردوولا بگۆڕدرێت. بەوەش هێزە نێودەوڵەتیەکە لە بەردەم هێرشەکانی چین پاشەکشەی کرد و نەتەوە یەکگرتوەکانیش فەرمانیدا بە پاشەکشەی هێزەکانی لە کۆریای باکوور و بۆ خوارهێڵی پانی 38. ئەوەش درێژترین پرۆسی کشانەوە بوو لە مێژووی سوپای ئەمریکا کە تیایدا زیاتر لە 100,000 سەربازی ئەمریکی و 100,000 تر لە پەنابەرەکانی کۆریای باکوور و 17,500 تانک و زیری پۆشی سەربازی بەبێ هیچ دەزوەردانێکی سوپای کۆریای باکوور یان سوپای چین پاشەکشان پێکرا. کشانەوەکەیش بە موعجیزەی کریسمس ناو دەبرێت. دواتر هێزەکانی ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان پێشنیازێکی ئاڕاستەی حکوومەتی چین کرد بەوەی لەسەر هێڵی پانی 38 ئاگر بەز ڕابگەێنن. ماو تسی تۆنگ سەرکردەی چین وای لێکدایەوە پێشنیازەکە لاوازی ئەمریکا و هاوپەیمانەکانی دەردەخات. هەر بۆیە پێشنیازەکەی ڕەت کردەوە و بە هەلی زانی هێرش بکەن تا تەواوی خاکی نیمچە دوورگەی کۆریا کۆنتڕۆڵ بکەن. وادی دەستپێکردنی هێرشەکەش سیوێکی مانگی 12/1950 بوو چونکە ماو تسی تۆنگ پێیوا بوو لەو کاتەدا زۆربەی سەربازە ئەمریکیەکان بە ئاهەنگەکانی جەژنی سەری ساڵ و وەرگرتنی مۆڵەتی سەربازیەوە سەرقاڵ دەبن. دەرەنجام لە دوای چەند شەڕێک هێڵی بەرگری هێزی ئەمریکا و هاوپەیمانەکانی هەرەسی هێنا. هەر بۆیە لە شاری سیئۆل پایتەختی کۆریای باشوور پاشەکشەیان کرد لە ترسی ئەوەی هێزەکانیان گەمارۆ بدرێن. لە پێنجی هەمان مانگدا هێزەکانی چین و کۆریای باکوور چوونە شارەکەەوە و دواتریش ماو تسی تۆنگ بڕیاریدا هێرشێکی سەرتاسەری بکەن بۆ کۆتایی هێنان بە جەنگەکە. بۆ ڕێگرتنیش لە کشانی زیاتری سوپای کۆمۆنیستەکانی باکوور ماثیۆ ڕیدگوای ژەنەراڵی ئەمریکی فەرماندەی هێزەکانی هەشتی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانەکانیان دژە هێرشێکیان دەست پێ کرد و توانیان لە کۆتایی مانگی 1950 سنوورێک بۆ پێشڕەوەکانی چین و سوپای کۆریای باکوور دابنێن. لە دوای چەند هێرشێکی تریش توانرا جارێکی تر شاری سیئۆل لە 14 ئازاری 1950 کۆنتڕۆڵ بکەنەوە و لەوێشەوە ڕوو لە هێڵی پانی 38 بکەن. لەو کاتەدا ماو تسی تۆنگ هەستی بە مەترسی کرد و ناچار بوو داوای یارمەتی ڕاستەوخۆ لە یەکێتی سۆڤێت بکات. دەرەنجام جۆزیف ستالین بە دوویەکەی هێزی ئاسمانی و دوویەکەی دژە ئاسمانی و 6,000 تانک و بار هەڵگری سەربازی یارمەتی چینیدا. لەو کاتەدا چین بەهۆی کەمی دابینکردنی کۆمەکی سەربازی لۆجستیەوە دەیناڵاند. ئەوە جگەلە لە دەستدانی 53,000 سەربازی سوپاکەیان. لە مانگی نیسانی 1950 هاری ترۆمان سەرۆکی ئەمریکا مارک ئارثەر فەرماندەی هێزەکانی وڵاتەکەی لە کۆریا لە سەرکار لابردوو. ماثیۆ ڕێدگوای کردە جێگەی چونکە بۆ چوونیان ناکۆک بوو بەوەی مارک ئارثەر دەیویست تەواوی خاکی نیمچە دوورگەی کۆریا تا سنووری چین کۆنتڕۆڵ بکەن. لە کاتێکدا سەرۆکی ئەمریکا دژی پێشڕەوی بوو بە ئاڕاستی کۆریای باکوور و نەیدەویست ڕوبەڕووی سوپاییەتی سۆڤێت ببنەوە. جگەلەوە مارک ئارثەر بە پێویستی دەزانی 12 بۆمبی ئەتۆم ئاڕاستی خاکی چین بکرێت تا دەست لە جەنگی کۆریا هەڵبگرێت. هەر بۆیە لەو کاتەدا ترس و دڵە ڕاوکێکی گەورەی لەسەر ئاسی جیهان دروست کرده بوو چونکە دەبوایە جیهان بۆ سێم جەنگی جیهانی خۆی ئامادە بکات کە کەس نەیدەزانی ئەنجام و قوربانیەکانی چی دەبن. هاوپەیمانەکانی ئەمریکا شڵەژا بوون و ئاسۆی بەردەمیان ڕوو نەبوو. هەر بۆیە کلیمت ئەتلی سەرۆکوەزیرانی بەریتانیا بە پەلە خۆی گەیاندا واشنگتۆن تا گفتوگۆ لەگەڵ هاری ترۆمان بکات. هاوکات کۆمەڵگەی نێودەوڵەتی فشاری خستە سەر ترۆمان تا هەنگاوێکی لەو چەشنە نەنێت. ئەوەش سەرۆکی ئەمریکای خستە ناکۆکیەوە لەگەڵ مارک ئارثەر فەرماندەی هێزەکانی وڵاتەکەی لە کۆریا کە دەیویست ململانی کۆریا بخاتە خاکی چینەوە. بەڵام هاری ترۆمان پێیوا بوو بودجەی پێویستیان لە بەردەمدا نییە تا جەنگێکی لەو چەشنە بکەن. هەرچی مارک ئارثەریشا پێیوا بوو
ئەنجامی جەنگ دەبێت بردنەوە بێت و کاتەکەشی بە گونجاو دادەنا بۆ سنووردارکردنی هەژمونی کۆمەنیزم. دۆخەکە تا داهات بەرەو ئاڵۆزی دەچوو کە ئەوەش پاڵی نابەهاری ترۆمان سەرۆکی ئەمریکاوە لە 11 نیسانی 1950 گوتارێک پێشەش بکات و تیایدا وتی لەبەر ئامانجی ڕاستەقینەی سیاسەتیان و نەهێشتنی گومان و دڵڕاوکێ ماک ئارثەر لە پۆستەکەی لا دەبات. جەختیشی کردەوە ئارثەر یەکێکە لە باشترین فەرماندە سەربازیەکانی ئەمریکا، بەڵام دۆسیەی ئاشتی جیهانی زۆر لە تاکە کەسێک گرنگترە. ئەوە لە کاتێکدایە بەلای گەلی ئەمریکاوە بڕیارەکە زۆر سەخت بوو چونکە ماک ئارثەر ڕنگدانەوەی بەهاکانی ئەمریکا بوو، هەروەها پاڵەوانی جەنگی جیهانی دووەم بوو. هەر بۆیە پێگەی جەماوەری هاری ترۆمان بەڕێژەی لە سەدا 22 دابەزی و ئەو بڕیارەی هەڕەشەی بۆ سەرکورسیەکەی دروست کرده بوو، چونکە سەرکەوتن و دۆڕاندن بەلایەوە یەکشت بوو. تەنیا دەیویست سنوورێک بۆ جەنگی کۆریا دابنرێت. لە 22 نیسانی 1950 چینیەکان پێنجەم هێرشیان بە بەشداری 700,000 سەرباز دەست پێ کرد. بەڵام دوای بەدەستهێنانی چەند پێشڕەویەک لە 20 ئایەری 1950 ڕێگەی گیرا لە پێشڕەویەکانی سوپای چین و بۆ ئەو دیوهێڵی پانی 38 پاشەکشەیان پێکرا. هەروەها نزیکەی 160,000 سەربازیشیان کوژران. لە بەرامبەریشدا 16,000 سەرباز لە هێزەکەی فەرماندەیی نەتۆ یەکگرتوەکان و ئەمریکا کوژران. بە تێپەڕبوونی کاتیش هەردوو لا گەیشتن بەو بڕوایی کە ئاستەمە هیچ لایەکیان بتوانێت جەنگەکە لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە. لە نێوان مانگی تەموزی 1950 و تەموزی 1953 دۆخەکە بە چەق بەستویەتی لە نزیک هێڵی پانی 38 مایە و تیایدا هەردوو لا لێرە و لەوێ یەکتریان بۆمباران دەکرد. بەڵام بەبێ ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی و دەستگرتن بەسەر خاکی ئەوی تردا. ئەنجامی جەنگەکەش ئەوە بوو زیاتر لە 4 ملیۆن کەس کە زۆربەیان هاوڵاتی مەدەنی هەردوو کۆریاکە بوون گیانیان لەدەستدا. هەروەها 40,000 سەربازی ئەمریکیش کوژران و زیاتر لە 100,000 سەربازیشیان بریندار بوون. هەر بۆیە لە تەموزی 1953 دانوستان لە گوندی بانمۆنجۆنی سەرسنوور لە نێوان فەرماندەی نەتۆ یەکگرتوەکان لەلایەک و چین و یەکێتی سۆڤێت لەلایەکی تر بۆ ڕاگررتنی جەنگەکە دەستی پێکرد و لەسەر چەند خاڵێک ڕێکەوتن. یەکێک لەو خاڵانە ڕاگررتنی کارە دوژمنکاریەکان و ئاڵوگۆڕی دیلەکان بوو. لەگەڵ دیاریکردنی هێڵی پانی 38 وەک سنووری جیاکەرەوەی نێوان هەردوو کۆریاکە. هەر بە پێی ئاگربەستەکە ڕێکەوتن لەسەر پێکهێنانی ناوچێکی داماڵدراو لە چەک بە پانتایی 3 کیلۆمەتر و بە درێژایی سنووری نێوان هەردوو وڵات کە تا ئێستا وەک خۆی ماوەتەوە. هەروەها ڕوبەرێکی تر لە زەوی لە نزیک هێڵی 38 درا بە کۆریای باشوور. بەڵام لە بنەڕەتدا هەرگیز کۆریای باشوور واژۆی لەسەر ڕێکەوتنەکە نەکردووە چونکە لایەنێکی سەربەخۆی لایەنە ناکۆکەکان نەبووە. ڕێکەوتنەکەیش ڕێکەوتنی ئاشتی نییە، بەڵکو تەنیا بۆ ئاگربەستە لە نێوان لایەنە شەڕکەرەکان. هەر بۆیە جەنگەکە لە ڕووی یاسا و تەکنیکیەوە هێشتا بەردەوامە و کۆتایی نەهاتووە و هیچ لایەنێک سەرکەوتنی تەواوی بەدەست نەهێناوە. تا ئەم ساتەیش هیچ بەڵێننامەیەکی ئاشتی لە نێوانیاندا واژۆ نەکراوە و هەندێک جاریش پەیوەندی نێوانیان ئاڵۆز دەبێت و مۆتەکەی شەڕ باڵ بەسەر ناوچەکەدا دەکێشێت. هەردوو حکوومەتی کۆریای باکوور و باشووریش بانگەشەی ئەوە دەکەن کە شەرعیەتیان هەیە حکمی هەموو خاکی نیمچە دوورگەی کۆریا بکەن و ڕۆژێکیش دێت سەرکەوتن بەدەست دەهێنن. هەروەها ڕاگەاندنی کۆتایی جەنگی کۆریا چەند پابەندبوونێکی زۆر بەسەر لایەنەکانی تردا دەسەپێنێت و بە چەند بابەتێکی هەستیارەوە پەیوەستە، وەک بارودۆخی هێزەکانی ئەمریکا لە کۆریای باشوور و ڕاماڵینی چەکی ئەتۆمی کۆریای باکوور کە ئەمریکا بە مەرجێکی سەرەکی لێ دەڕوانێت بۆ هەڵگرتنی سزای نێودەوڵەتیەکان بەسەر حکوومەتی پیۆنگیانگدا لەگەڵ ڕاگەیاندنی کۆتایی جەنگ و گۆڕینی ڕێکەوتنی ئاگربەست بۆ بەڵێننامەیەکی ئاشتی. شیکەرەوەکان دەڵێن کە لێنی نێوان واقع و ئەوانەی پێویستن فراوانە و ڕێگەی گەشتنیش بە ئاشتی ڕاستەقینە و بەردەوام لە نیمچە دوورگەی کۆریا هێشتا درێژە، چونکە کۆریای باشوور پێی وایە هەرگیز باکوور دەستبەرداری چەکە ئەتۆمیەکانی نابێت، چونکە لە ڕوانگەی پیۆنگیانگەوە چەکە ئەتۆمەکانی گرنگن
بۆ پێی ڕێگەی گەشتن بە ئاشتی خۆش دەکات. لەو بارەیەوە کیم جۆنگ ئونگ سەرۆکی کۆریای باکوور لە چەند بۆنەیەکدا جەختی کردوێتەوە چەکە ئەتۆمەکانی ئاسایشی وڵاتەکەی زامن دەکات. دەژڵێت ئەو چەکانە بابەتی سەوداکردن و گرێبەستی ئابووری نین و تا ئیمپریالیست هەبێت دەستبەرداری نابن. کیم جۆنگ ئون لەو بڕواژایە یەگرتنەوەی هەردوو بەشەکەی کۆریا دەبێت بە ڕێگەی ئاشتیانە بێت و لەژێر هیچ بارودۆخێکیشدا ڕێگە بە دەستوەردانی بیانی نەدرێت. جەنگی کۆریا کە ماوەی 3 ساڵی خایاند لە کۆریای باشوور بە جەنگی 25/6 ناو دەبرێت. ئەوەش ئەو ڕۆژە بوو کە بە شێوەیەکی فەرمی دەستی پێکرد، بەڵام لە کۆریای باکوور ناوی جەنگی ڕزگاری لێنراوە. هەرچی ئەمریکاشە بە ململانی کۆریا ناوی دەبرد. ئەوەش بۆ ئەوەی پێویست نەکات بەڕاگەیاندنی جەنگ لە ڕێگەی کۆنگرێسی ئەمریکاوە. هەروەها لە چین بە جەنگی بەرگریکردن دژ بە ئەمریکا و یارمەتیدانی کۆریا ناو دەبرا. دوای کۆتایی هاتنی جەنگەکەیش کیم ئیل سۆنگ دەستی کرد بە نۆژەنکردنەوە و بنیادنانەوەی ئەوەی جەنگەکە لە کۆریای باکوور خاپووری کردبوو. بۆ ئەو مەبەستە پلانێکی ئابووری جێبەجێ کرد کە ئاماژ لێی دامەزراندنی ئابووریەک بوو لە ژێر دەستی دەوڵەت دابێت. ساڵی 1972 دەستوریکی نوێی لە وڵات ڕاگەیاند و لە ڕێگەیەوە وازی هێنا لە سەرۆکایەتیکردنی حکوومەت و دەسەڵاتی سەرۆکایەتی وڵاتی گرتە دەست. ساڵی 1970 فەرمانێکی دەرکرد کە لە دوای خۆی کیم جۆن ئیلی کوڕی جێگەی بگرێتەوە لە دوای مردنی. هەروەها ساڵی 1994 بڕیاریدا کۆریای باکوور وە بەرهێنان لە وزەی ئەتۆمدا بکات وەک هەوڵێک بۆ قەربووکردنەوەی کەمی سەرچاوەکانی وزە لە وڵاتەکەیدا. ژماری ئەو سوپایانی بەشداری جەنگی کۆریایان کرد بەم شێوەیە بوون: ئەمریکا 260,000 سەرباز و نەتەوەیەگرتوەکانیش 35,000 سەرباز، هەروەها کۆریای باشوور 340,000 سەرباز. هەرچی کۆریای باکوور و چینی شەپێکەوە 865,000 سەربازیان بەشداری لە جەنگەکەدا کردبوو. هێزی ئاسمانی ڕۆڵێکی گرنگ و یەکلاکەرەوەی بینی لە شەڕەکانی جەنگی کۆریادا. بۆ یەکەم جار دوای دووەم جەنگی جیهانی فڕۆکەی سەربازی بە شێوەیەکی چڕ بەکاردەهات. هەروەها هێزی ئاسمانی چین دەرکەوت کە خاوەنی 1400 فڕۆکەی سەربازی بوو. نیوەیشیان لە جۆری مێک 15 بوو کە دروستکراوی یەکێتی سۆڤێت بوون و لەو کاتەدا باشترین جۆری فڕۆکەی جەنگی بوو لە جیهاندا. ئەمریکاش نەیتوانی لە ڕووی هێرشی ئاسمانیەوە بەسەر چیندا زاڵ بێت تا ئەو کاتی فڕۆکەی جۆری F-16 بەرەبێنە کە لە ڕێگەیەوە توانی ڕوبەڕووی فڕۆکەکانی مێک 15 چین ببێتەوە. ئەمریکا لە هێرشەکانیدا تیشکی خستبووە سەر بڕینی ڕێگاکانی دابینکردنی یارمەتی سەربازی و لۆجیستی چینی و تێکشکاندنی فڕۆکەخانەکانی کۆریای باکوور و هێڵی شەمەندەفەر و پرد و وێزگەکانی کارەبا و ناوەندە پیشەسازیەکان. هەروەها جەنگی کۆریا ژمارەیەک مامەڵەی نامرۆڤانەی لەلایەن هەردوو لای ململانێ بەخۆوە بینی. بۆ نمونە هەرێک لە کۆریای باکوور و چین ئەمریکایان بە بەکارهێنانی چەکی بایۆلۆجی دژ بە سەربازەکانیان تۆمەتبار دەکرد. لەلایەکی تریشەوە بەشێک لە سەربازانی ئەمریکا قێزەوەترین ئەشکەنجیان بەدەستی کۆمەنیستەکان دەچێشت. ژمارەی کوژراوانی شەڕەکەش لە نێوان کوژرا و بێسەر و شوێن و بریندار نزیکەی 4 ملیۆن کەس بووە. نیوەی قوربانیەکانیش هاوڵاتی مەدەنی بوون. ئەوەش بەم شێوەیە: کۆریای باشوور 147,000 سەربازی کوژران و 210,000 تریشی بریندار بوون. لە کۆریای باکووریش نزیکەی 300,000 کوژران و 220,000 بریندار بوون. لە هەردوو کۆریاکەیش ژماری کوژرا و بریندار لە ریزی هاوڵاتیانی مەدەنی زیاتر لە 2 ملیۆن کەس بووە. هەرچی قوربانیانی چینیشە نزیکەی 200,000 کوژرا و 700,000 بریندار بووە. قوربانیانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش گەشت بووە نزیکەی 36,000 کوژرا و 120,000 بریندار. هاوپەیمانی ئەمریکاش واتە سوپای نەتەوەیەکگرتووەکان زیاتر لە 3,000 کوژرا و 14,000 بریندار بووە.
ئەگەرچی هەردوو وڵاتی کۆریای باکوور و باشوور لە سەرەتادا یەک دەوڵەت بوون، بەڵام لە ڕووی ئابووری و سیاسی و دیموکراسیەوە جیاوازی زۆر لە نێوانیاندا بەدی دەکرێت. کۆریای باکوور کە ناوە فەرمەکەی کۆماری دیموکراتی گەلی کۆریایە و ژماری دانیشتوانەکەی زیاتر لە 25 میلیۆن کەس دەبێت، دەوڵەتێکی تاک حیزبی و ئایدۆلۆژیای کۆمۆنیستی تایبەت بە خۆیەتی، ئەویش پشبەستنە بە توانای تاکە کەس و ئەمڕۆیەکێکە لە وڵاتانی زۆرترین هەوڵ دەدات تا ببێتە خاوەنی چەکی ئەتۆم و موشەکی بالیستی. ئابووری ئەو وڵاتێش بە بەراورد بە کۆریای باشوور گەشەی سستە، بەو هۆیش کە دەسەڵاتدارانی پیۆنگیانگ دەستیان بەسەر زانیاریەکاندا گرتووە وەک پێویست ئامار لەسەر ئابووری کۆریای باکوور بەردەست نییە. بەڵام بانکی نێودەوڵەتی ساڵی 2010 ئەو وڵاتی بەیەکێک لە وڵاتانە پۆڵێن کردبوو کە داهات و ئاسیب ژێوی نزمە. هەرچی کۆریای باشووریشە کە ناوە فەرمیەکەی کۆماری کۆریایە، ژماری دانیشتوانەکەی نزیکەی 51 میلیۆن کەسە. ئەم دەوڵەتە فراحیزبیە و ئەندامی هاریکاری و گەشەپێدانی ئابووریە، هەروەها ئەندامی گروپی وڵاتانی بیستە. لە سەرجەم بوارەکانیشدا کۆریای باشوور ئەمریکا پشگیری لێ دەکات و خاوەنەی پیشەسازیەکی بەهێز و تەکنەلۆژیایەکی پێشکەوتووە. کۆریای باکوور خاوەنی چەکی ئەتۆمی و جبەخانێکی گەورە لە موشەکی بالیستی و مەودا مامناوەندە کە هەڕەشەی بۆ سەر ئەو وڵاتانی هاوپەیمانی ئەمریکان دروست کردووە. ساڵی 2017 لە دوای چەند هەوڵێک کۆریای باکوور سەرکەوتوو بوو لە تاقیکردنەوەی موشەکێکی بالیستی. لەو بارەیەوە سەرۆکی ئەو وڵاتە ڕایگەیاند کە لەمە دوا دەتوانن بە موشەکێک کە کڵاوی ئەتۆمی هەڵگرتووە خاکی ئەمریکای پێبردومان بکەن. بەڵام لەگەڵ ئەوشدا کۆریای باکوور لە زۆر ڕۆ دواکەوتووە و بە زەبری ئاسن حکم دەکرێن و تا ڕادەیەکی زۆریش لە جیهانی دەرەوە دابڕاون. ئەوە لە کاتێکدایە ساڵی 2006 کۆریای باکووری یەکەمین تاقیکردنەوەی موشەکی ئەتۆمی ئەنجامدا و تا ئێستاش دەیان تاقیکردنەوەی هاوشێوەی ئەنجامداوە. ئەو وڵاتش بە سێمین وڵاتی خاوەن چەکی کیمیایی دادەنرێت و ئەمبارێکی گەورەی لەو جۆرە چەکە هەیە، هەروەها خاوەنی سەدان موشەکی کیشوەر بڕە. هێزی ئەلکترۆنی کۆریای باکووریش بە یەکێک لە بەهێزترین هێزی ئەلکترۆنی جیهان دادەنرێت و ساڵی 2004 دەتوانیان هێرشێکی ئەلکترۆنی بکەنە سەر سوپای ئەمریکا و چەندین نهێنی سەربازی ئەمریکی لە بەرژەوەندی خۆیان دەستە بەرکەن. لە ڕووی ئازادی ڕۆژنامەوانیشەوە جیاوازێکی زۆر هەیە و لە کۆریای باشوور ئازادیەکی باش هەیە و گەل بەسەر حکوومەت و بەرپرسانیەوە چاودێرە. لە بەرامبەریشدا لە کۆریای باکوور سانسۆری تون لەسەر هێڵی ئەنتەرنێت هەیە و خەڵکەکە لە ترس و دڵڕاوکێدا ژیان بەسەر دەبەن و سەرۆکەکەیان تەنانە لەسەر بابەتی پڕ و پوچ وەک ئەوەی کەسێک کە لە بۆنەیەکدا چەپڵە بە قایمی لێ نادات ڕوبەڕووی ئەشکەنجەی تند و تەنانەت ڕەنگە مەرگ ببێتەوە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کۆریای باشوور سەرکردەکانیان لەسەر گەندەڵیەکی بچووک سزا دەدەن، کەچی لە کۆریای باکوور سەرکردەیەکی دڵڕاق گەلێکی زیندانی کردووە. لە سەرەتای ساڵی 2018دا کیم جۆنگ ئونگ سەرۆکی ئێستای کۆریای باکوور فەرمانیدا هێڵی گەرمی پەیوەندی نێوان هەردوو کۆریا بکەوێتەوە کار و لە ڕێی چەند ناوەندێکی تایبەتیشەوە گفتوگۆ و دانوستان لە نێوان سیئۆل و پیۆنگیانگدا دەست پێ بکاتەوە کە لە سەرەتای ساڵی 2016ەوە ڕاگیرا بوو. بەپێی هەواڵەکانی تەلەڤیزیۆنی فەرمی کۆریای باکوور ئامانج لەو کارە ئەنجامدانی گفتوگۆیەکی فەرمی بوو لە نێوان هەردوو وڵاتدا بە مەبەستی ناردنی شاندێکی وەرزشی کۆریای باکوور بۆ خولی یاریەکانی ئۆلۆمپیادی زستانە کە لە شاری پیۆنگ چانگ لە کۆریای باشوور بەڕێوە چوو. لەو نێوەندەشدا مون جای ئین سەرۆکی کۆریای باشوور دەستخۆشی کرد لەو هەنگاوی سەرۆکی کۆریای باکوور. جەختیشی کردەوە باشبوونی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات پەیوەست دەبێت بە چارەسەرکردنی دۆسەی ئەتۆمی کۆریای باکوور کە بۆتە مای ترس و نیگەرانی کۆمەڵگەی نێودەوڵەتی. لە 30 حوزەیرانی 2019دا دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەپێ لە خاکی کۆریای باشوورەوە هێڵی پانی 38 بەزاند و چووە خاکی کۆریای باکوورەوە کە لەوێ کیم جۆنگ ئون سەرۆکی ئەو وڵاتە چاوەڕێی دەکرد و بەوەش ترامپ بووە تاکە سەرۆکی ئەمریکا پێبنێتە خاکی کۆریای باکوورەوە. هەروەها کیم جۆنگ ئون یەکەم سەرۆکی کۆریای باکوورە پێبنێتە ناو خاکی کۆریای باشوورەوە دوای ئەوەی لە نیسانی ساڵی 2018 لە هێڵە پانیەکەی 38 پەڕیەوە و لەگەڵ سەرۆکی کۆریای باشوور لەباری دۆخی ئەمنی ناوچەکە لەسەر سنوور کۆبوونەوە.